ئەگەرچی نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان بەراورد بە چەند ساڵی ڕابردوو بە ڕێژەیەکی بەرچاو هەڵکشاوە و بەوتەی بەرپرسانی دوو حیزبی دەسەڵاتداریش بێ قەیرانەکان بەرەو کۆتایی دەچێ لە کاتێکدا قەیرانەکان دروستکراوی دەستی خۆیان بوون کەچی پاشەکەوتی زۆرە ملەی موچە تاوەکو ئێستا بەسەر فەرمانبەراندا دەسەپێنرێ لە کاتێکدا مانجێک لەمەوبەر هەڵوەشانەوەی پاشەکەوتی زۆرە ملەی موچە ببووە بنێشتە خۆشە لە دەمی بەرپرسانی دوو حیزبی دەسەڵاتدار و بۆ بانگەشەکانی هەڵبژاردن بەکاریان دەهێنا پەڵێنتان بەجێبێنن پاشەکەوت هەڵوەشێنن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێ پاشەکەوتی موچە بە نایاسایی بەسەر فەرمانبەراندا سەپێنراوە و هەر لە سەرەتاشەوە فراکسیۆنی کۆمەڵ نەگەر دژی وەستاوەتەوە بەڵکو پرۆژە یاساشی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کردووە بۆ هەڵوەشانەوەی پێویستیشە ئەنجومەنی وەزیران بە هاوبەشی لەگەڵ پەرلەمان بە یاسا هەمواریا و پاشەکەوتە بکات. ئێمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرتا وتمانە پاشەکەوتی بە زۆرە مرێ نایاساییە و لە هیچ شەرعێکی ئاسمان و لە هیچ یاسایەکی دنیا جێگای نابێتەوە. دیارە ئەم پاشەکەوتەش کە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران دەرچێنرا ئەگەر چی بەڵێنی ئەوەیاندا کە بە شێوەیەکی کاتی بێ و هەر کاتێ داهاتی هەرێمی کوردستان زیاد بوو پێداچوونەوەی بۆ بکرێ بەڵام دوای خۆپیشاندانێکی یەکجار زۆری خەڵکی هەرێمی کوردستان ئینجا پێداچوونەوەییان کردووە تا ئێستا ئێستاش کە لەملا لەولا بەڵێنی ئەوە دەدەن کە پاشەکەوتی موچە نەهێڵن هیوادارم ئەمزارۆک و جارەکانی تر بێ بەڵێن دەرنەچن پابند بن بە بەڵێنەکەی خۆیان و پاشەکەوتی موچە هەڵبوەشێنەوە. دیارە ئەو پرۆژە ساکسازی بەرفراوانێکی هێنرانە هۆڵی پەرلەمان کە سەدەها سعاتی بۆ تەرخان کرا لێکی لە مادەکان ئەمە ئەومان پەسەند کرد و دەنگمان بۆدا کە پاشەکەوتی موچە دەبێ ڕابگیرێ و بەیاناسایی لە قەلەمدرا و ئەو پاشەکەوتەی لای حکوومەتە دەبێ بگەڕێنرێتەوە بۆ فەرمانبەران. ئابووری ناسێکی ژاماژە بۆ ئەوە دەکات ئەو بەڵێنانی سەبارەت بە هەڵوەشانەوەی پاشەکەوتی زۆرە ملەی موچە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدار لە کەمپینی هەڵبژاردنەکان دەدران دەبووە گۆڕانکاری لە موچە دروست بکردبا و پاشەکەوت هەڵبوەشێنرابایەوە بەڵام بەڵێنەکان وەک هەمیشە تەنها دروشم بوون بەبێ ڕنگدانەوەی کردار. بەپێ ئەو بەڵێنەی لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان درا لە 30 ئەیلول دەبووایە لە بەتابەتی لە کەمپینی هەڵبژاردنەکان دەبووایە دەستکاری بکرێ موچە و لە ئێستادا پاشەکەوتەکە نەماوە بەڵام ئەوە تەنها بەڵێن بوو دەبێت لە داهاتوودا و خۆیان گوتیان لە کابینی تازە ئێمە جێبەجێ دەکەین بەڵام ئەم گومانم هەیە و پێشبینی ئەوە ناکەن کە جێبەجێ بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەو نەوتێ سەرباری بەرمیلی نەوت کە لە ئێستادا نرخی بەرز بۆتەوە بەراورد بە پێشوو لەو کاتە قەیرانەکە دروست بوو و کۆی کاتەوە لەگەڵ ئەو داهاتێ لە عێراقەوە لە بۆ دێتن بەیەکەوە هەردووشی بتوانی پاشەکەوتی موچە نەهێرێ چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا هێشتا نەیتوانی و 12 موچەی بە پاشەکەوتەوە بدا بە فەرمانبەرانی کوردستان چۆن لە داهاتوودا سەرباری ئەو لوغمانی لەناو بودجەکەدا هەیە و شەڕێکی زۆری دەوێت و هەرێمی کوردستانیش بەس نیگەرانی لە دەستگاکانی ئەعلامی قسەی لەسەر دەکا و هەم سەرۆک وەزیران و جێگرەکەی ناتوانێت قەرزە بداتەوە و پاشەکەوتی فەرمانبەرانی شاوشێوە قەرزەکە بداتەوە لەلایەک و قەرزی بەڵێندەران لە هەمان کاتا خزمەتگوزاری پێداویستە گشتەکانی کۆمەلگا لەلایەکتر پڕ بکاتەوە. دوو حیزبی دەسەڵاتدار ماوەی چەند ساڵێکە قەیرانێکی دارایی سەختیان ڕوبەڕووی هاوڵاتیان کردوێتەوە و لە سەروی ئەمانەشەوە 3 ساڵە بە نایاسایی پاشەکەوتی زۆرە ملەی موچە بەسەر فەرمانبەراندا پەیڕەو دەکەن بەوتەی بەرپرسانیش بێ لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو پاشەکەوتی موچە گۆڕانکاری بەسەردادێت. لەلایەکی تر وەزیری سامانە سروشتەکان دەڵێت ئەگەر بێت و بەرمیلێک نەوت ببێ بە $100 و لە ڕۆژێکیشدا 100 ملیۆن بەرمیل بفرۆشرێن قەیرانەکان کۆتاییان نایەت. ئەمە سەلمێنەری ئەوەیە کەوا دوو حیزبی دەسەڵاتدار دەیان ساڵە یاری بە ژیان و چارەنووسی هاوڵاتیانی هەرێم دەکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.